باش پەیامی زۆر جوانیت و پرسیارەکانتی زۆر جوانە. طبعا ئەمڕۆ کە جەژنی ڕەمەزانە پیرۆز بێت، هەروەها جەژنی نەورۆزە پیرۆز بێت، هەروەها یادی ڕاپەڕینشە کە هەمومان نەزانین ڕاپەڕین بۆ دژ بە زوڵم و ستەمکاری ئەو سەردەمەی ڕژێمی پێشووتر کرا و گەلی کورد و وەگەلانی تری عێراق هەمویان ڕاپەڕینێکی مەزنیان کرد دژ بە ڕژێمی گۆڕبەگۆڕی پێشووتر. جارێکی دیکە تاکید لەسەر یەک خاڵەکەمەوە پێکەوە ژیان، پێکەوە کارکردن لە پێناو کەرکووک پێکاتی جیاوازی تایە، مەزهبی جیاوازی تایە، ئاینی جیاوازی تێدایە. هەموو ئەمانە بکەینە هێزێک، بکەینە قووەتێک تایبەت بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کەرکووک و ئەم فرەنەتەوەی و مەزهب و ئاینیە ببێتە هێزێکی بە چۆنەڵێت بۆ خزمەتی خەڵکی کەرکووک و ئیداری کەرکووک نیەتی حەقیقی خزمەتە.